لای من زیندانی ئەو گەلەیە کە چاولێگەری یاساکانی بێگانە بکات. محەممەدی کوڕی حاجی مەلا عەبدوڵڵا لە ساڵی 1976 لە کۆیە لەدایک بووە لە بنەماڵەیەکی زانستدۆز کە ناسراون بە جەلی یاخود جەلیل زادە. بە درێژایی 300 ساڵ خەریکی بڵاوکردنەوەی زانست بوون لە کوردستان. مەلای گەورە هەر لە منداڵیەوە بلیمەت و زیرەک بووە و لەلای باوکی خوێندوویەتی و لە 18 ساڵیدا مۆڵەتی زانستی پێبەخشیوە. لە ساڵی 1970 دوای کۆچی دوای باوکی نازناوی مەلای گەورەی کۆیەی پێدەبەخشرێت. ژمارەیەک مەلاوزانە لە لای مەلای گەورە وانەیان خوێندووە و مۆڵەتی زانستیان وەرگرتووە. لە ساڵی 1912 کراوە بە موفتی کۆیە. لە ساڵی 1916 بووە بە ئەندامی ئەنجومەنی ویلایەتی مووسڵ. لە ساڵی 1919 تاکو ساڵی 1928 بووە بە پارێزەر لە دادگای کۆیە. لە ساڵی 1924 بە ئەندام لە ئەنجومەنی دامەزراندنی عێراقدا هەڵبژێردراوە. لە ساڵی 1930 تەواو گەیشتووەتە پلەی زانایەکی بێوێنە و پێگەیشتوو و تەواوی ئەو کاتەش بەرگری لە مافەڕەواکانی گەلی کورد کردووە. زیاتر لە 20 بەرهەمی لە دوای خۆی بەجێهێشتووە. گرنگترینیان تەفسیری قورئانی پیرۆزە. لە ساڵی 1943 و لە تەمەنی 67 ساڵیدا کۆچی دوایی دەکا و لە کۆیە بە خاک دەسپێردرێت.